بەڵێ لەسەر ڕووداوەکانی سووریا من میوانێکم هەیە ئەحمەد یاسری شۆڤەکاری سیاسی لە نەجەفەوە لەگەڵمانە. بەڕێز یاسری زۆر کەسەڵێن ئەمەی لە سووریا ڕووی داوە بەشێکە لەو گۆڕانکاریانەی کە ئەوترێت لە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕووەدا. ئێوە چێڵ سڵاو لە ئێوە و سڵاو لە بینەرە بە ڕێزەکانتان. من پێم وایە ئەمە دیمانێکە لە دیمانەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناکرێت ئەوەی کە ئەمڕۆ ڕوویدا ببێتە بنەمایەک بۆ گۆڕانکاری تەواوی سەرانسەری بۆ ناوچەکە. بەڵام بەشار ئەسەد خۆی بەشێکی دانەبراو بوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڵام من پێم وایە کە سووریا وڵاتێکی مەترسیدار بوو کە قەیرانە ناوخۆیەکانی کاریگەری لەسەر دەوروبەریشی هەبووە. ڕاستە ئەوان هیوادار بوون تا ئێستا لە ساڵی 2011ەوە تا ئێستا ئەو وڵاتە بەرەو باشتر بڕوات و ئێمە یەدەگی باشمان وەرگرتووە لەوەی کە لە عێراق لە شوێنە ناوچەکانی دیکە ئەزمموی داعشمان بینی هەموو لە یەک هەوڵی ئەوەیدا کە بۆ لەمە دووە خۆی لە گروپە تیرۆریستەکان بپارێزێت. بەڵام ئەو قەیرانە لە ناوخۆی سووریا ماوەوە هەروەها پێم وانە کە کاریگەری هەبێتن بۆ سەر نەخشەی ناوچەکە. ئەو هێزەی کە ڕژێمی ئەسەدی ڕووخاند من پێم وایە کە ئەوانیش باگراوند و پێشینەیەکی گروپی تونڕەویان هەیە. من پێم وانییە کە ئەوانیش باش بێت. بەڵام گرنگ ئەوەیە کە ڕووخاندنی ڕژێمی ئەسەد سەرکەوتوو بوو ئەوەی بۆ ئایندە لێ دەگەڕێت. باش با من پرسیارەکەم بە شێوازێکی تر بکەم. ئەمەی لە سووریا ڕوویدا هەوڵێکی نێوخۆیی بوو یان دەستێکی دەرەشی؟ ئەوە دەستێکی دەرەکی تێدا بوو بەڵام بە پشتیوانی ناوخۆی. لە ساڵی 2016 لە دۆسیەی سووریا بۆ بە دۆسیەکی جیهانی لەلایەن هێزە جیهانیەکانەوە مامەڵی پێوە دەکرا و یاری پێوە دەکرا بە دۆسیەی سووریا. بۆیە ئۆپۆزیسیۆنی سووریا توانەکانیان سنووردارن، ناتوانێت هەموو ئەو لە سنووری ئیدلب تێپەڕ ناکات توانە سەربازیەکانیان. بەڵام ئەوە یاریەکی نێودەوڵەتیە. هەروەها دەستی وڵاتانی دراوسێش تێیدا بۆ وڵاتانی ناوچەکە. وەکو کوێ؟ وەکو ئەو دەستبەردانە بە پەلەیە کە بینیمان بە چاوی خۆمان، واتە زیندانی حەلەبی ناوەندی ماوەی 3 ساڵ ئەوەندە تند و تۆڵ بوو چەندین جار هەوڵ درا کە ئەو زیندانە تێک بشکێندرێ بەڵام تێک نەشکێنرا. ئەو چۆن بەو پەلەیە تێشکێندرا و هەروەها دەبین ئەو گۆڕانکاریە کە بە هۆی هێرشەکانی ئیسرائیلەوە بۆ سەر حەزبوڵڵا و ئەو گرژیانەی لە ڕێگەی ئیسرائیلەوە ڕوویاندا کاریگەری زۆری هەبوو لەسەر سەرهەڵدانی ڕووداوەکانی سووریاش. هەروەها دەبینین بە نزیکەی دەتوانم بڵێم کە ئێستا ئیسرائیل سەرکێشی ئەو گۆڕانکاریانە دەکات کە لە ناوچەکە هەن. هەروەها ئێران ململانەی لەگەڵ ئیسرائیل هەیە، ئیسرائیل ململانەی لەگەڵ رووسیا هەیە، رووسیا ململانەی لەگەڵ چەند شوێنێکی تکایە. واتە و ئێستا دەبینین کە دەبین هەموو ئەو هێزانە کت و فەڕ دەکشێنەوە و هەموو هەڵوێستەکانیان گۆڕانکاری تەواو 180 پلیان بەسەدات. من بۆیە دەڵێم ئەوە دەستبەردانێکی دەرەکیە. باش وەزارەتی دەرەوەی رووسیا ئەڵێت جۆرێک لە ڕێکەوتن لە نێوان بەشار ئەسەد و هێزەکانی ئۆپۆزیسیۆنی سووریا هەبووە بۆ یعنی ڕادەستکردنی
وڵات پێیان ئێوە لە سەرم بابەتە چی؟ بەڵێ منیش پێم وایە بەشار ئەسەد دەسەڵاتی ڕادەستی سەرۆک وەزیرانەکەی کردووە و ئەم ڕۆژ دەبینین بە نزیکەیی ئۆپۆزیسیۆنیش لەسەر ئەوە ڕازی بووە کە دەسەڵات لە دەستی سەرۆک وەزیراندا بهێڵێتەوە بۆ ئەوەی پارێزگاری لە دامەزراوەکان بکات ئەمە نیشانەی ئەو پەیامانەیە کە لە نێوان وڵاتاندا کراوە بۆ پارێزگاریکردن لە دامەزراوەکانی دەوڵەت لەوانەیە من نازانم لەوانەیە خەڵکی سووریا برسی بێ یاخود هەژار بێ یاخود کە ئەو دەبینین لە هەندێک حاڵەتدا لێرە و لەوێ تاڵان و دزی و ئەو شتانە هەیە بەڵام ئەوە من پێم وایە کە ئەوە بەڕێککەوتن کراوە ئەمە ڕای گەلێک وڵاتانی لەسەر بووە زۆر باشە باسی لە دەستێوەردانی وڵاتان کرد ئەکرێت تورکیا لەم بابەتە دوور بخینەوە کە ئەو بەشێک لەو هێزانەی کە شەڕ بەرامبەر یان شەڕیان بەرامبەر بە ڕژێمی بەشار ئەسەد دەکرد لەلایەن تورکیاوە دامت تورکیا بەڵێ تورکیا ڕۆلی گرنگی و سەرەکی هەبوو لەو پرۆسەیەدا و بە دەرهێنەری ئەو سیناریۆیانەدا دەنرێت کە ئێستا دەگوزارێت لێرەدا تەکنیک و تەکنیک کار هەیە و بەرهەمهێن هەیە و ئەوانیش دەرهێنەرن لێرەدا تورکیا دەرهێنەری ئەو دیمەنەیە کە ئێستا دەیبینین ئەو گروپانەی مەشق داوە لە ڕووی سەربازیەوە لە ڕووی تەکتیکیەوە لە ڕووی پلانەوە هەموو ڕێنیشان دەربووە پشتیوانی بەرەی نووسڕی کردیە پشتیوانی تەحریری شامی کردووە ماوەی چەندین ساڵە لەگەڵ سوپای ئازاد کۆنتاکتی هەبووە بە بەردەوامی بۆیە ئێران چۆن توانی گروپەکانی مقاومەی لە ناو سووریا یەک بخاتەوە و بۆ پشتیوانی بەشار ئەسەد بەکاربهێنێت هەمان بیرۆکە لەلایەن تورکیاشەوە بۆ یەکخستنەوەی گروپەکانی ئۆپۆزیسیۆن لە ناو سووریا پیادە کرا بۆ ئەوەی بتوانێت پێی ڕوبەڕووی ئەسەد ببێتەوە باش بەڵام ئەمە بیرۆکەیەک بوو تورکیا ڕاستە هەتا ئێستا ئێران سەرکەوتو بووە لەو بیرۆکەیە کە ئەگەر ئێستاش کشتی هێنابێتن بەڵام تورکیا لە بیرۆکەکەیدا پیادەکردنی هەمان بیرۆکە بۆ گروپەکە چەکدارەکان سەرکەوتو بوو زۆر باش تورکیا تا ئێستا دەرهێنەر بووە لە سیناریۆی داهاتووی سووریادا ڕۆڵی چیە دەبێتە کارایەکی بەهێز بەڵام هێزێک دەبێت هێزێکی کارا دەبێت بەڵام ئەو هێزە کارانە بێت کە جێگەی متمانەی زلهێزەکانی جیهان ببێت شکست هێنان شکست پێهێنان بە ئێران لە سووریا لەلایەن تورکیاوە مانای وانییە کە دەبێتە هاوپەیمانێکی بەهێزی ڕۆژئاواییەکان چونکە ئەوان تەنانەت هەستەوەرن بەرامبەر بە دۆسیەی سووریاش بینیمان ترامپ لە سەردەمی دەسەڵاتی خۆی کە فڕۆکەخانەی شعارات کرایە ئامانج لە سووریا بەهۆی بەکارهێنانی بەهۆی تونندوتیژی و کوشتنی خەڵکی سڤیل لەلایەن ڕژێمەوە بەڵام تورکیا مێزەکەی هەڵگەڕاندەوە بە ڕووی دانوستانکاری ئێرانی بۆیە تورکیا زۆر تامەزرۆیە بۆ ئەوەی هەماهەنگی لەگەڵ رووسیا بکات بۆ ئەوەی باڵانسی خۆی بپارێزێت چونکە خۆشی دەزانێت کە ناتوانێت ببێتە جێگەی متمانە پێکردنێکی بەهێزی ڕۆژئاواییەکان بۆیە ئەو ناتوانێت رووسیا لە دەست بدات و هەوڵ دەدات کە وەبەرهێنان لەو معادلە سیاسیەدا بکات بۆ ئەوەی زیاتر بتوانێت پێگەی خۆی بەهێزتر بکات لە باکووری سووریا بەو پاساوەی کە
بۆ ئەوەی کە دەسەڵاتی هەسەدە لە باکووری سووریا لاواز بکات. باشە لە داهاتووە پێت وایە ئەگەری ڕوبەڕووبوونەوەی زیاتر هەبێت لە نێوان تورکیا و هەسەدا کە ئەو پێیان ینی نامورتاحە لەو شوێنە. من پێم وایە ئەمە دەوەستێتە سەر ئەوەی کە ئەگەر سووریەکان توانیان وەکو عێراق لە ماوەیە سیستەمێکی فێدراالی دابمەزرێنن و وەکو عێراق دەبینین کە دەستور بوو بە بنەما و هەرێمێکی فێدراالی وەکو هەرێمی کوردستان لە عێراق دروست بوو هەرێمێکی لە شێوەیە بۆ کوردەکانیش لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا دروست بکرێتن ئەوە ئەو کات دەبێت ڕەوایەتی وەردەگرێت ئەو هەرێمە و دەبینین عربی سنە هەیە کورد هەیە کریسیان هەیە سووریا واتە سووریاش وڵاتێکی فرەپێکاتەیە من دەڵێم من پێم وایە کە لە داهاتوودا بەڵام نازانم دووریان نزیک دەتوانێت کات سیستەمێکی فێدراالی پیادە بکات بۆ ئەوەی ئەو کات لەو پرۆژەیە هەموو پێکاتەکان تێدا سوودمان بن هەر وەک من پێم وایە ئەو جەنگی تورکیا لەگەڵ ئەسەد لەوانەیە لە ڕێککەوتنە ناوخۆیەکان کۆتایی پێ بهێنرێت کە بەشار ئەسەدیان ڕوخاند ڕژێمەکان ڕوخاند لە ڕۆژهەڵاتی حەلەب هێرشێک ئێستا دەگوزارێت لە ناوچەی منبج لە نێوان گروپە چەکدارەکان و هێزە کوردیەکاندا واتە کوتلەیەکی هەفت کوچکەی کوردی هەیە لەوێ و لێدوانی سەرکردەکانی هەسە دەشپەیوە دیارە کە ئەوان دەیانەوێت ڕێککەوتن لە نێوان ئەوان و گروپە چەکدارەکانی ئۆپۆزیسیۆندا هەبێت بەڵام ئەو بەریەکەوتنانە هەر ڕوودەدات لەو حاڵەتانە من ناتوانم پێشبینی بکەم بە تەواوەتی ئایا دەکەونە من بنانێ لە بەرامبەر بە تورکیا ئەگەر وایان بەسەر هات دووبارە ئەوانش ڕویان ڕوو لە ئێران دەکەن بۆ ئەوەی پشتیوانی دیکەی هەرێمی وەربگرن بۆیە من پێم وایە کە هەسە دەناچتە ناو هیچ ململانێ زۆر باش وەک بەڕێزیش ئاماژە پێدا سووریا فرەپێکاتە باڵی کوردی تایە سنەی تایە عەلەوی تایە دروزی تایە و هەروەها فرەگروپ وەک لە جەنگ و ململانەکان ئایبینین و فرەجەمسەریش چەندین وڵات بەرژەوەندی هەیە لەوێ کە هەندێک لەو گروپ و پێکاتانە سەر بەم جەمسەرانن ئەمە تا چەند پێکدادان لە نێوان بەرژەوەندی ئەم پێکهاتە و گروپ و جەمسەرانە دروستەکات لە ئایندەیەکی نزیکە ئەگەر نەگەنە ڕێکەوتنێکی گشتگیر لەبارەی ئایندەی بەڕێوەبردنی ئەو وڵات. دۆسیای سووریا جیاوازە لە دۆسیای وەکو لیبیا وڵاتێکی دیکە یا سوودان چونکە ئەو هێزانە لەسەر ئاستی ئۆپۆزیسیۆن بەریەکەوتنیان هەبوو نەک لە بەرامبەر دەسەڵات تورکیا سووریا سیاسەتی برسێتی کردنی بەکاردەهێنا دۆخی ئابووری ناتەواو بوو هەموو لایەک دەزانن کە چوونی سووریا بۆ ناو هیچ لانەیەکی دیکە لە بەرژەوەندی هیچ لایەنێکدا نییە کە لە ناو سووریا هەیە چونکە پێشتر ئەزممویان هەبووە لەگەڵ ململانانی ناوخۆیەکان کاتێک ڕژێمی سەدام لە عێراق لە ناوچوو هەموو پێکاتەکان جیاواز بوون بەڵام هاوپەیمانێتیان کرد بینیمان کورد شیعە سونە لە عێراق هەمویان هاوپەیمانێتیان دروست کرد ئێستا دەرفەتێک هەیە بۆ هەموو لایەک بۆ ئەوەی هاوپەیمانێتی دروست بکەم بۆ ئەوەی ئیتیلاف دروست بکەن من پێم وایە لەوانەیە هەندێک لێرە و لەوێ بەدەستوەردانی هەندێک وڵاتان لەسەر دەسەڵات هەندێک ناکۆکی دروست بێت بەڵام لە کۆتاییدا هاوپەیمانێتی دروست دەبێتن هەمان ئەزمموی عێراق لەوێ دووبارە دەبێت. زۆر باش. سووریا بە جەمسەرێکی گرنگیان بە ناوەندێکی گرنگی
ڕوبەڕووبوونەوەی ئیسرائیل دانرا خۆ ئەگەر ڕاستەوخۆش نەبێت لە ڕێگەی سووریاوە دامێکی باش بە گروپەکانی مقاومە ئەگەێنرا کە ڕوبەڕووی ئیسرائیل لە بنەوەچە لە فەڵەستین بێت لە لوبنان بێیان لە خودی نێو سووریاوە بێت. ئەم بارودۆخە چەندە گۆڕانکاری لەم بابەتەیان لەم نەخشەیە کات کە زیاتر ئێران لەسەرم هێڵە بوو. من پێم وایە بە ڕوخانی ڕژێمی ئەسەد پرۆژەی هەڕەشەکانی ئیسرائیلیش هەڕەشەی سەر ئیسرائیلیش بە تەواوەتی کۆتایهات بەڵام هەڕەشەکانی ئێران تا ئێستاش بەردەوامن. من پێم وایە ئەمە خاڵێکی زۆر گرنگە بەشار ئەسەد ئەو وێزگەیە بوو کە باڵەکانی هەژبوونی ئێران بە یەک دەگەشتن تێیدا واتە ڕوخانی حکوومەتەکەی ئەسەد من چۆم واتە چەک و پشتیوانی لۆجستی و سەربازی و ڕاوێژکاری سەربازی. بەڵام من ئێستا پێم وایە کە ئەو وێزگەیە ئێستا گۆڕاوە لە بەرژەوەندی ئیسرائیلدا نەک بەرژەوەندی ئێران واتە ئەو گۆڕانکاریەکە ئێستا ڕوویداوە لە ڕێگەی ئۆپۆزیسیۆنەوە ئیسرائیل ڕۆڵی تێدا هەبووە. بینیمان کە لە چەند شوێن پێگەکانی حەزبوڵای دەکردە ئامانج واتە ئێستا من بۆیە من پێم وایە کە ڕوخانی ڕژێمی ئەسەد لە بەرژەوەندی ئیسرائیلدایە و زۆر باشە. ئەزانی بەڕێز یاسری ینی ئێمە چەند جارێک لە شرۆڤەکارانی عەرەبی و عێراقیش بە تایبەتیوانەی لە دەروی وڵاتن جۆمان لێ بوو یانوت دوای غەزە لوبنانە دوای لوبنان سووریا دوای سووریا عێراقە هەندێک لەم پێشبینیانە بەدی هاتن بەڵام عێراق بۆ ئەکەوێتە ینی ئەگەر بە قسەی ئەوان بێ بۆ ئەکەوێتە چوارچەوەی ئەم گۆڕانکاری و ئەم ململانیانەی لە ناوچەکە هەیە ئەگەر ڕووبدات. من پێم وایە عێراقیش لە قۆناغی داهاتوودا و گێژەڵۆکە عێراقیش دەگرێتەوە واتە سەرکەوتنی بیرۆکەی لوبنان و دواتر سووریا و ئەوجا قۆناغی داهاتوو لە عێراقیش جێبەجێ دەکرێت بەڵام ئەبێ چاوەڕێ بکەین. من پێم وایە و من هۆشداریشم داوەتە سیاسەتمەدارانی عێراقی بە تایبەت ئەو کوتلانەی نزیکن لە ئێران کە قۆناغی داهاتوو قۆناغی یەکلاکردنەوە دەبێت سوودانی کارێکی باشی کرد کە ڕێگەی نەدا عێراق پەلکێشی ناو ئەو جەنگە بکرێت بەڵام هەروەها ئەوەش بۆ سوودانی حسابەکە نەچووە بۆ پشتیوانیکردن لە سوودانی لە ئەسەد. بۆیە من پێم وایە کە بۆ لە قۆناغی داهاتوودا گروپەکان خۆی لە سوودانی هەڵدەگەڕێنەوە کە بۆچی پشتیوانیان لە ئەسەد نەکردووە لەوانەیە سوودانی خۆی بکەوێتە ژێر پرسیاری ئەو گروپانەی مقاومە کە ڕێگەی پێنەداوم بچم بۆ پشتیوانی ئەسەد. بۆیە من پێم وایە گۆڕانکاریەکی دیکە وەکو هێزێکی عێراقی ئەو گروپە چەکدارانە هەڵدەگەڕێنەوە و دابشکاری نوێ دروست دەبێتەوە و عێراقیش وێزگەی داهاتوو دەبێت یەکێ لەو شتانەی کە لە سووریا سەرنج ڕاکێشام شکاندنی بەندینخانەکانە و ئەو بەندیانە یەکسەر بەرە درێن بەبێ لێپرسینەوە بەبێەوەی بزانن پێشینە و شتیان چییە ینی بەڕاستی ئەگەرچی زۆرینەیان سیاسین بەڵام لە نێویشیانە هەنێک لە چەکدارانی گروپە جیهاتی و تۆندڕەوەکان هەن هی داعشی بەرەی نوسڕەهی یعنی شوێنەکانی دیکە کە پێشتر بە تیرۆریست ناسراون و خەڵکی توندڕەون ئەمانە چەند کاریگەری و زیانیانە بێ لە داهاتووە لە تێکدانی بارودۆخی ئاسایشی ناوچەکە بە عێراقیشەوە. لێدوانەکەی بایدن و لێدوانەکەی ترامپ هەردووکیان گوتیان ئەوان لە بەردەم
نایانەوێت ئەو گروپانە ئەمریکا تووشی ئیحراجی بکەن لە جۆلانی دەبینین کە ئەو ئەزمونێکی پێشتری هەبووە و کاتێک ئەگەر ئێمە ئاوڕێک لە مێژووی عێراقیش بدەینەوە سەردەمی زەرقاوی و ئەبوبەکر بەغدادی و تورکیا ویستی تورکیا ویستی کە گومانی تیرۆربوونی ئەو گومانی تیرۆرستی لەسەر ئەوانە هەڵگرێت ئەو گروپانە بۆیە جۆلانیش ئەگەر تۆ ئاوڕێک بدەیتەوە کە هەڵگری بیرۆکەی بەغدادی و زەرقاوی بوو بەڵام ڕۆژ بە ڕۆژ گۆڕانکاری بەسەردەهات و ئێستا خۆی توانیوە خۆی لەگەڵ سەردەمەکە بگونجێنێت چێ وەکو بیرکردنەوە یاخۆت وەکو ناچاربوون بۆ ئەوەی بتوان لەگەڵ سەردەمەکە بگونجێت بۆ ئەوەی بتوان لەگەڵ گۆڕانکاریەکان هەڵ بکات و کەسێکی ڕەتکراوەە بێت بزوتنەوەیەکی ڕەتکراوە بێت هەر بزوتنەوەیەکی جیهادی دەکرێت کە گۆڕانکاری بەسەردا بێت و پێکاندنی ئامانجەکانیان هەندێک گروپی ئیسلامی دەبینین کە بانگەشە بۆ مافەکانی مرۆڤ دەکەن و ئەمانە مانای وایە کە زیاتر هەزرێکی ڕەهەندێکی ئەلمانیان هەیە ناتوانێت خۆی لە مرۆڤایەتی دوور بخاتەوە و ناشتوانێت بە یەکجار دەستبەرداری بیرۆکەی ئای مەزهەبی خۆی بێت ئەوەی لەو دیمەنەی ئێستادا کە دەبینین ڕوخانی ڕژێمی بەشار ئەسەد گوتەکانی ترامپ و بایدن هەردووکیان یەکیان گرتۆتەوە لەسەر زۆر باش ئەمریکا لێرە دوورەوە چاودێریان بارودۆخەیەکی پێت وایە هەر لە دوورەوە بێت نەخێر بەم نزیکانە ئەو دێتەداو بەڵام ئەوان هاوێنەیەکی تیژیان هەیە بۆ ئەوەی لە دیمەنەکە بڕوانن ئەوان تەکنەلۆژیا بەکاردەهێنن و هەروەها جڵەوی دیمەنەکەشیان کردووە من پێم وایە هیچ کارلێکێک لە ناوخۆی سووریا ڕوونادات ئەگەر ڕەزامەندی ئەمریکای لەسەر کاتێک دەستوەردانی ئێرانی هەبوو لە سووریا کە بە پاساوی دژاتیکردنی ئیسرائیل و بەرەیەکی خۆڵقاند بینیمان کە هەوڵیدا کۆتایی بە بەشار ئەسەد بهێنێت بەڕاستی بە تایبەت ترامپ زۆر دەستی هەبوو لە ڕوخاندنی بەشار ئەسەددا تا ئێستاش ئەو سیاسەتە نەگۆڕاوە بەڵام ڕووداوەکان هەندێک خێرا بوون ڕاستە ئێمە چاوەڕێمان نەدەکرد کە بەو خێراییە ڕوو بدات من پێم وایە ئەمریکا ئەو کارایە و ئامادەیە و دووریش نییە و هەر شتێک کە لە سووریا ڕووبدات لەژێر سەرپەرشتی ئەودایە بەڵام نایەوێن ئەو یەکێک لەو دوو سەرۆکانە نایانەوێت ڕاستەوخۆ دەستوەردان بکەم بۆ ئەوەی لە دادگاکانی وڵاتەکانیان تووشی لێپێچینەوە و نیشانەی پرسیار نەبن ئەگەرنا بە هیچ شێوەیەک ئەمریکا ڕێگە نادات ڕێکخراوی تندڕە و جارێکی دیکە بێتەوە دەسەڵاتدار لە سووریا هەروەها ڕەتیش دەکاتەوە کە ئێران دەستوەردان لە ناوخۆی سووریادا بکات و ڕێگری دڵنیاشم کە ڕێگری لە تورکیاش دەکات لە دەستوەردانێکی تراوە لە ناو سووریا یەکێ لە وڵاتانەی یان لەو زلهێزانەی کە بەتوندی یان بە چڕی پشتیوانی لە سووریا کرد رووسیا جێگەی گومان نییە رووسیا لەم ئەخیرانەوە بەم شێوازە قەتعیە پشتی لە سووریا کرد هەڵبەتە گومانی تێدا نیە بەڵام رووسیا لە بەرژەوەندی ئەو دانیە کە لەو قۆناغەدا بەردەوامی بە خەرجیەکانی بدات لە سووریا رووسیا ناتوانێت گەلی سووریا بەتاوەتی لە ناو
هەروەها ئەو تێوەگلاوە لە ئوکرانیاش بۆ خۆ دەزانی لە جەنگێکی سەختدایە من پێم وایە لاوازی ڕۆلی ئێران لە نێوان رووسیا و ئێران دووهێندەبوونی هەژمونی ئێران وای کردووە کە کێشە لە نێوان تاران و مۆسکۆدا دروست ببێت بەڕاستی بۆ کۆتەهێنان بەو کێشانەیە بۆیە ئەو نایەوێت ئەو نایەوێت زەرەر بکات بەبێ ئەوەی کە سوپاکەی بەشار ئەسەد دەستاوەستان بێت و خۆشی دیفاعی لە بەشار ئەسەد بکات. بەڵێ بەڕێز ئەحمەد یاسری شرۆڤەکاری سیاسی لە نەجەفەوە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ بەڕێز. بەڵێ وەک وتمان دیمەنەکان لە شوێنە جیاجیەکانی دنیاوە بە خۆشی دەربڕین و ئاهەنگگێڕان بۆ کەوتنی باڵێن ڕژێمی بەشار ئەسەد بەردەوامیان هەیە.